100 هەلیکار 100 بۆ خانمان بۆ پیاوان بۆ گەنجان. زەحمەت نەبێ هەلیکارەکانتان چۆنە کاکە من ئەگەر بێم سیڤی خۆم بێنم؟ لێرەوە داگاداری هەموو ئەو نووسینگانە دەکەین کە ئەگەر ساختە بن یان مۆڵەتیان نەبی ئێمە ئیزراعی توندیان بەرامبەر دەکەین. حالەتێکی سەرپێچی دەیە بەڕاستی بەبێ مۆڵەتکاری کردووە. سەرپێچی هەیە بەڵام بێگومان لە هەمان کاتیشدا ئیجراعات و سزادانی شەیە. ئێستا ئێمە لەگەڵ تیمەکانی وەزارەتی کار بە دوواداچوون لەسەر سەرپێچی کاران دەکەین بزانین چ جۆرە فێڵێک لە خەڵکی هەژار و کەم دەرامەت دەکەن. بەڕێزانم ئەمانەی دەبینێن بەشی هەرە زۆریان کردداری ساختن خەڵکیان فریو داوە پارەیان لە خەڵکێکی فەقیر و هەژار وەرگرتووە. باشە چیان کردووە؟ خۆتان دەزانن بەدەیان کوڕ و کچ و ژن و پیاوی ئەو وڵاتە بە دوای هەلیکارن دەیانەوەی هەلێکی کار بدۆزنەوە ژیانی خۆیان و ماڵ و منداڵیان بەڕێوە ببن. بەڵام خەڵکێک هەیە بەڕاستی بێویژدانە لەوەی کە لە سۆشیال میدیا دەنووسێ هەلیکار دەنووسێ ناو نیشانێکی گەورە و تەنانەت دوێنەی کەسایەتی گەورەش دەخەنە نێو پەیجەکەی خۆیانەوە. بەڵام خات و خەڵات بەڕێوەبەری هۆبەی کاری خۆماڵی هەولێرە دەرێ کامەران وەرە ئەو دۆسێ گەورانەت بۆ ئاشکرا بکەم بەڵکو خەڵکی هەولێر و کوردستان هۆشیار بێ کاکە هۆشیار بێ لەوەی کە فێری لێ نەکرێ. ئەمانە هەموو ئەو دۆسیانن هەموو ئەو دۆسیانن کە تیکتۆکی ساختە فیک بە ناوێ ئێمەوە دانراوە نازانانی هیچیان لەمانە ڕێگە پێدراونین لە لای ئێمە هیچیان خۆیان تۆمار نەکرۆ لە بەڕێوەبەراتی کاری هەولێر بۆ مۆڵەت وەرگرتنی بەکارخستنی کرێکاری خۆماڵی فێڵ لە خەڵکەکەن هەموو قۆڵبەڕینە. گوتت دۆسەیەکم لە بەردەستە وێنەی کەسایەتی دیاری خەڵکی کوردستان و هونەرمەندانی بەکارهێنەوە. دەتوێت تەلەفۆنی بۆ پێ بزانانی فێڵەکەی چییە؟ ئەمەوێ بزانم فێڵەکەی چییە؟ ئەلۆ باشی کاکە زەحمەت نەبێ هەلیکار زەحمەت نەبێ هەلیکارەکانتان چۆنە کاکە من ئەگەر بێم سیڤی خۆم بێنم؟ سیڤی خۆم بێنم یعنی داوای هەلیکار بکەم. بەڵێ 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 زانم تقریبا هەندێک عەرەبی و هەندێک ئینگلیزی ئەزانم. بەڵێ هیچ شتێکی تر نییە بێم جگەلەوە؟ بەڵێ ئەی لۆکیشنم بۆ بنێری مەمنونتە بم وەڵڵا چاوە خۆش بێ بەس پرسیارێک مەبعەفۆ یعنی ئێوە لە ڕێگەی بەڕێوەبەراتی کارەوە ئیشەکەن یاخود هەر خۆتانن سەربەخۆ مۆڵەتان هەیە یعنی چکە زۆر نووسینگەی ترم کردو قۆڵم بڕاوە بۆیەوە ئاڵێ زەحمەت نەبێ لەکوێ بێ مەژبوورە لە بەردەم بیناکەم. تەمان گەیشتینە شوێنی مەبەست شوێنێکە کە بەڕێوەبەراتی کاری هەولێر گومان دەکا ئەم نووسینگەیە وەهمیە هیچ مۆڵەتێکی نییە. ئێستا دەچینە ئەو شوێنە ئەو شوێنێکی باشەمە یانی نووسینگەیە کە دەکرێتەوە دەبێ مەرسێ دەبی شوێنەکەی گونجاو بێ یان ئەو شوێنە گونجاو نییە. ئێستا دەچین بە دوواداچوون دەکەین ئەو شوێنێکە ئێستا مەبەستمانە هەرچەند ئەمە وەکو بەڕێوەبەراتی کار دوو مانگە چاودێری ئەو شوێنە دەکەین بەڕاستی لەبەرەوەی وەکو ئەوەی کە زانیاریمان هەیە ئەم شوێنە بە بیانی ئەوەی کە هەڵی کار بۆ خەڵک دەرەخسێنی بەڵام خەڵکی فری داوە لە پای ئەوەی کە مۆڵەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی نیە بە شێوەیەکی فەرمی ویستیتی فریودانی کارخوازان بکە. یعنی مۆڵەتی نەبوو نیتی مۆڵەتی نیە بە شێوەیەکی فەرمی با بچین نەمداوە یعنی کە بڕواکی کە داوایان کرد نەمداوە پارەم نەداوە. بەڵێ
ئەو 10,000 باشە بەڕێوەبەرایەتی کار مۆڵەتیوانتان هەیە؟ ئێڵە هەتانە بەڕێوەبەرایەتی کاری هەولێر السلام عليكم هاتوونە بەدواداچون دەکەین فەرموون شوێنەکەت مۆڵەتی ڕسمی هەبی دانی هەبی مۆڵەتەکە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کرابی ئەوە لەوەی دڵنیا بە ئەمە وەکو حکوومەت پشتگیری هەموو ئەو سنتەرانە دەکەین بە فەرمی کار دەکەین بەڵام ئەگەر مۆڵەتت نەبی و بەنا ئاسایی کارت کردبی بەدەل لە ڕێنمایی کارت کردبی ئەو کاتێمە ئیجراعات دەکەین حق خۆتان فەرموون کاک فەرید بەڵێ. بە پێ ڕێنماییەکان بەڵێ. لە هەر شوێنێک نووسنگەیەک پێویستە مۆڵەت بەدارەوە بی مۆڵەتی مۆڵەت هەیە نییە مۆڵەتی مۆڵەت نییە هێڵی گەرمی کرێکارانیش 5500 مەفروزە هەڵواسرێ لۆگۆی ناوی نووسنگەی خۆماڵی هەڵواسرێ ئەبێت ڕێگە پێدراو بێ لەلایەن بەڕێوەبەرایەتی کاری هەولێرەوە مۆڵەتی وەرگرتی بێ لەلایەن ئێمەوە کە مۆڵەتەکەشی وەرگرت بۆی هەیە ڕاتبی لە ساڵ 25 یەکەم ڕاتبی وەربگرێ بۆ خۆی گربارتەوە نووسنگەی فەرمی هەیە کە مۆڵەت درابی لە لای ئێوەوە هەیە ئەو مۆڵەتەکە تەواوە ئەگەر مۆڵەتی هەبێ نییە نا مۆڵەتی مۆڵەتی ئێمە نییە ڕێگە پێدانیەوە مۆڵەتی ئێمە نییە ئەوە چییە؟ ڕێکخراوە حکومەکانە ئەوە ناتوانێت لەگەرە ڕێکخراوە بامڕووکەم حکومەکان وەزیاتر فەرمەوە پێویستمان بە مۆڵەتێنە لەبەر ئەوەی کە مەفروزە مۆڵەت و ڕێگە پێدانی لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەدەستهێناوی لەبەرەوەی ئەو مۆڵەتە پەیوەستە بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەگەر مۆڵەتی نەبی بە هەموو شێوەیەک پێچەوانێت باشە ئەمە ئەو قفلەیە کە وەک لیژنەی وەزارەتی کار بە هاوبەشی لەگەڵ قامێتی هەولێر قفلێکیان لێ داوە دەڵێن ئەمە سەرپێچی کراوە لەسەر ئەم بابەتە ینی سەرپێچیە کاکفەر سەرپێچی کرد بە هۆکاری ئەوەی کە سەرپێچی کردەوە مۆڵەتی نەبووە بە شێوەیەکی فەرمی کاری نەکردووە بۆیە بڕارماندا بە داخستنی شوێنەکە ئەوە یەک لە نمونونەکانە و نمونەی دیشمان هەیە پێشتریش کە سەرپێچی ئەنجام داوە هەر شوێنە ڕێکاری یاسایی بەرامبەر گیراوەتەوە بەر و داخرا و بەردەوامیش دەبین سەرجەم ئەو شوێنانەی کە بە شێوەیەکی وەهمی کار دەکەن بەبەستیان فریودانی کارخوازە بەو شێوەیە دایان دەخێت باشە کەوایە ئاگادار بن لە سۆشیال میدیا یاریەکی زۆر دەکرێت وێنەی کەسایەتی گەورە لە نێو ماڵپەڕەکانی هەلیکار هەیە فریو نەدرێن خەڵکی ئاگادار بن دوای نەڵێن کامەران بە ئێمەی نەگۆتۆ و بەرچاو ڕوونیمان نییە فلان کەس ئەوەندە پارەی خوارد ئەوانەی کە ئەم کارەش دەکەن بەخوا دەرەنجامەکەی ئەوە وەزارەتی کارە دەڵێ لە کەس خۆش نابین لە چه ئاستێک دابی بیەوێ خەڵکی هەژار و کەم دەرامەت و خەڵکی ئەو وڵاتە فریو بدە. ئەمە شوێنی دووەمە دەبینن بەڕێزانم ئەوە دەڵێ هەلی کار لە نۆمی دووەم پێشتر برادەران پەیوەندیان پێوە کردووە بابزانی مۆڵەتی هەیە یاخود حاڵتکە فەرموستاس وەڵام هاتین بەدواداچین لە شوێنەکان بکەین بەس ئەوەندەی تێبینیمان کرد ئەنگۆشێک لەو شوێنانە هەتا ئێستا مۆڵەتی فەرمیتان نییە و کاریش دەکەنوانە کا لە چێە مۆڵەتەکە لە هەڵنەوەسرەیە لەوانەیە بین وڵا مۆڵەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتتان هەیە نە مۆڵەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیم دەیەوانە نە مۆڵەتی فەرمیتان نییە ڕێگە پێدانتان نییە بەڵام کار دەکەن بە شێوێکی نایاسایی باشە کاک فەرید ببوورە توخوا بینی سەر ئەو مۆڵەتانە ئەمە چوینە دوو شوێن بە ناوی هەلی کار هەردووکیان گوتیان ئێمە مۆڵەتمان هەیە ئەمە مۆڵەتی چیە دە ڕێگایان پێدەدام جۆرە مۆڵەتانە هەم یان شتێکی ڕێگایان پێ نادە کاکەمەران ئەو بەمانای مۆڵەت نایە مۆڵەت ڕێگە پێدانە ئەوانە وەکو نووسنگەی هەڵی کار دۆزینەوەی هەڵی کار یعنی سروشتی کارەکەیان وایە دەرفەتی هەڵی کار دەرەخسێنن بۆ کارخوازان مەفروزە مۆڵەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیان دەبێت لە وەزارەتی کار ئەوەی بازرگان نییە بڵێ ئەوە پەیوەندی بە هەلی کار ڕێگە پێدان نیەوە ئەوەی تریش چیەوە ئەوەشیان بە هەمان هەر بازرگانی ئەم شوێنەش مۆڵەتی کار بە هەمان شێوەی ئەوەی کە ئەوەش مۆڵەتی فەرمینە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی مۆڵەتی بەدەست نهێناوە ئێرەش تاوەکو ئێستا کە کاری کردە بە شێوەیەکی نایاسایی بەسەر پێچ کاری چۆن دەکرێت
تۆ دەڵێ 2000 هەلیکارم بۆ خەڵک دۆسیوەتەوە چۆن دەکرێت بەبێ مۆڵەت کار بکەیت کاکی من ئێمە محامەیەکم گرت کە کارەکانی شەریکەم بۆ تەواو بکات وتی تەواو هەندێک ئەوراقی بۆم هێنا کە ئەوراقەکان هەموو شتێک وتی تەواوە من بەڕاستی زۆر زانیاری چەند دەبێ و چەند دەبێت نزیکەی چەند مانگێ بوو چەند مانگێ بەڵێ تۆ دەستت باوە کرد ڕێوشێنی یاسایی بەڵێ دەستم بە ڕێوشێنی یاسایی کرد 5 میلیۆن تا 5 میلیۆن و 6 میلیۆنی لێم خوارد کەسەکە ئێستاکانم بەناوی پارێزەر بەڵێ بەناوی ڕێزم بۆ هەموو پارێزەرێک هەیە بەڕێزن بەڵام ئەو کەسە بەناوی پارێزەر فێڵی لە من کرد کە پارێزەریشە بەس تۆ سکاڵە لێ تۆمار کرد سکاڵام لێ تۆمار کرد زۆر حەولماندا لەگەڵ یاوتی میشتەکان تەواو کردووە ئێستا پارێزەرێکی ترمان زۆر باشە تۆ بە بەڵگە 2000 هەلیکار دۆست بە بەڵگە لە لامە بە هەموو شتێک ئێستا ئەتوانم بۆت بسەلمێنم زۆر باش دەست خۆش بێت کەوایە سندیکەی پارێزەرانی کوردستان یاسایەکیان هەیە هەر کەسێک فێڵ بکە وەکو پارێزەر دەری دەکەن یعنی ئیجراعاتی لەگەڵەکان کە دەریشینەکەن تۆ دەتوانی سندیکای پارێزەران ئاگادار بکەیتەوە ئێستا تۆ کاک فەرید ئێوەکو بەڕێوەبەراتی کار چی ئیجراعاتێک لەگەڵم شوێن وەکو ئەو شوێنە وەکو ئەو سنتەرە هاتووە بە دوواداچوونی کردی و ڕێکارەکانی گرتوتە بەر بەڵام مۆڵەتی بەدەست نهێناوە کە مۆڵەتی بەدەست نهێناوە دەرفەت پێ دەدەن بۆ ئەوەی هەفتەیەک دوو هەفتەی تر ئیجراعات بکە لە کاتی ئێستادا لە حالەتێکی سەرپێچیدایە بەڕاستی بەبێ مۆڵەتکاری کردووە بۆیە لە کاتی ئێستادا ئەو شوێنە پێویستە دابخرێ بەڵام ئەو ڕێکارانەی مایە کە بابێ بە دوواداچوون بکات تەواوی بکاتن تاوەکو مۆڵەتەکەی بەدەستێنیت طبعا لەگەڵ وەزارەتی کار ئەمە دووەمین شوێنە هەر بە ماوەیەکی چەند کاتژمێرێک دووەمین شوێنە کە بە ناوی نووسینگە و هەلی کار تا ڕادەیەک خەڵکیان فریوداوە ئەمە قفلی حکوومەتە سزای سەرپێچی کاران دەدەن. طبعا بەڕێزانم دیارە خەڵکێک بە دوای کار دەگەڕێت زەحمەت نەبی تۆ لەگەڵ دوو خانم هاتووی دەتەوێت لە دوای هەلی کار دەگەڕێت ئەمانە کچی تۆنە باشە چیان تەواو کردێتە منیان چییە؟ وڵا شەشیان تەواو کردێت شەشیان تەواو کرد هەنی خوێندەواریان هەیە لە دوای هەلی کار دەگەڕێت چۆن ئێرەتان دۆسیەوە؟ وڵادیانەوە لە تیکتۆکی گوتمی هەلی کاری ئیش شتی ئافرەتان بفرۆش نەمیش هاتی بە دوای کار دەگەڕێت چەند دەبی بێکاری؟ وەڵام کارم نەکردووە بەزدان نابێت یەکەم جارە زۆر باشە من یەک پرسیار دەکەم تۆ خوێندەواری تەیە ئەو خانمە شەیکی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێیەم کاک مەسرۆر وەزارەتی کار پۆرتەلێکی داناوە هەر لە گوگڵ دەنووسی پۆرتەلی کار یەکسەر حکوومەت پێ دەرێ ئەو هەلانەی کار هەیە چووی سەردانی بکەیت؟ ناوەڵە سەردان بۆ یەکەم جارە نەتانزانیا باشە ئێستا لەمە دووە ئەگەر ئێوە هەر کەسێکیان خۆتان هەر کەسێککە بێکار بوو لە گوگڵ دەنووسن پۆرتەلی کار وەزارەتی کار دێ ئەو توانای کە تۆ هەتە لە ناو وێندەرێ نووسرایە یەکسەر تۆ لەگەر خاوەن کار لە ڕێی حکوومەتەوە قسە دەکات. کاکە گیان تۆ بێکاری خانمی بەڕێز بێکاری ئیتر پێویست بەوەستە ناکە 100 هەلی کار 100 بۆ خانمان بۆ پیاوان بۆ گەنجان ئێستا لە وەزارەتی کاری حکوومەتی هەرێمی کوردستان کە کابینەی نوێم ئیشی لەسەر کردووە دەرفەتی کار بۆ گەنجانی خۆمانە زیاد بێت بۆ کرێکارانی بیانیش کەم ببێتەوە 100 هەلی کار چۆن ئەو کارە دەست دەکەوت لەوانەیە برێ کامەرانەوە چییە کاکە تو دنیاتی نایتاوە کا ئەو کارانە لە چێ زۆر ئاسانە بەڕێزانم من ئێستا لە وەزارەتی کارم لە بەڕێوەبەراتی کاری هەولێر ئەو 100 هەلی کارە بۆ هەولێرە تەمان لە هەموو پارێزگاکان ئەو جۆرە هەیە کاک محەممەد بەرپرسی پۆرتەلی کارە یعنی هەر کەسێک کارگەی هەبێ دەتوانانی لە ڕێی پۆرتەلی کاری وەزارەتی کار دەڵێتە ئەو وێبسایتە کە کاک محەممەد بەرپرسە لەو بەشە دەڵێ کاکە ئەو من ئەوەندە کرێکارم دەوێت کەسێکی گەنجیش دەڵێ کاکە من بێکارم تەباناوانەیە لە چەیەکتر دەبینن لە لای پۆرتەلی کاری کە کاک محەممەد سەرپەرخێر پۆرتاڵی کارمان هەیە بەڕاستی و خەڵکە زۆر لە خۆی قڕس و زەحمەت کردیە هەر بە کوردی دەتوانانی بنووسی پۆرتاڵی کار هەلە لینچی گۆگڵ داخیل بە تەوان سەدان هەلیکاری تێدایە تاوان ئەوە ئێستاوە حالیان ئەوەیە بەڵێ
ئێستا یەکسەر داخلی بە کلیکێکی بکە زۆر باش. لێرە با بڵێن هەموو پەیجەکەت لە دێتە پێش و ئێستا هەلیکارەکان ئەوانە تاوان زیاتر بڵێ ئەوە تەبانەوە فرۆشیارە بەڕێزانم ئاستی خوێندەواری ئەنی ئەگەر ئاستی خوێندەواری چێت نییە دیزایانی قالب ئاستی خوێندەواری ئەوە بنەڕەتیە بڵێ تاوان هەموو شوێنەکانی شیتێدا هەتا نەک لە هەولێر لە شوێنەکانی تریش ئەو ناوچەکانی تریژ وەکو زاخۆمان هەیە دەهۆکمان هەیە هەموو شوێنەکانمان هەیە هەموو هەرێمی کوردستان ئەو پۆرتالی کارە ئیسفادە لێ دەکات یعنی خەڵکی سلێمانی دهۆک زاخۆ هەمووی هەر کەسێک بە پێی شوێنی خۆی هەلیکاری بدوایە ئێمە ئامانزمانەوەیە کە بەڕاستی ئەو خەڵکە ئاگدارکەینەوە کە بەڕاستی هەموو شتێک لە سنتەرەکان بەدەست ناکەوی ئەوەی کە پێویستە لێرانە با بڵێن بەبێ ئەوەی 1 دینار مەسروف بی بەوەی هیچ پارەیەک بدەیت بالمقابل لێرانە هەلیکار هەیە بەڵێ ئێستا ئەمە چەند کارمان هەیە ئێستا ئالێن زیاتر لە 100 کار لێرە بەردەستە زۆربەی شەریکات ئێستا بە خۆیان دێن داوای مۆزەف دەکەن کارەکان لە چ بوارێکن بەپێی با بڵێن پێویستی ئەوەی کە مەتاعممان هەیە و کۆمپانیامان هەیە ژمێریارمان هەیە ئەوەی کە پێویستە زۆر بۆ نمونە جۆری کات چاودێری کۆمەڵاتی بۆ کەسانی کە مەندان بەڕێوەبەرات سەرچاو ئەوە وەکو با بڵێن ئەو شتێک کە دەتەوێت ئەتو لە دوو ئەویشە بگەڕێ ئەوە وەکو سێرچەکە گەڕانی لە دوو دەکەیت زۆر باشە چەند پیجی دیکەش هەیە ئێستا ئەوانە کە بیکەوە زیاتری تێدا هەیە زۆر دەوڵەمەندە تێدا کەوایە بڕێزانم هەر کەسێک بە دوای کاردا دەگەڕێ بزانە حکوومەت چی کردووە بەخوا کاکە هەندێک شت هەیە زۆر بەسوودە بەس ئێمە ئاگادار نین دەکورە لەگەر موبایلەکە بنووسە پۆرتەلی کار ئەگەر کارت دەست نەکات ئەو کات گلەیی بکە بەڵام ئەوە هەلی کار هەیە براکەم. هەسم کردەوە ئیبراسکەم ئەو ژمارەیە بەشێکی زۆر لە هاوڵاتیان سکاڵا دەکات دەرێ لە فلانە دایرە فلانە بەڕێوەبەراتی ینی قسە دەکەن ئەمە 10-15 تکایە هەر کەسێک لە هەر فەرمانگەیەکی حکوومەت وەزارەتێک شوێنێک هەستی کرد فەرمانبەرێک گەندەڵی دەکات پەیوەندی بەو ژمارەیەوە دەکەی یەکسەر کەیس لەسەر ئەو فەرمانبەرەوە ئەو بەرپرسە ئەو بەڕێوەبەرە دەکرێتەوە ئەمە هەر بۆ بەرچاو ڕوونیتانە خاتۆ دنیا ئەوە دەڵێ کامەران هەرچی لە ژێر پەردەیە دەهینمە سەر پەردە لەسەر ئەو گەندەڵیانەی کە خەڵکێک چ وەک نووسنگەیەکی وەهمی بە ناوی هەلی کار دەرفەتی کار بۆ خەڵک دەدۆزێتەوە پارەی لێ دەبا فریوی دەدا و هەم هەندێک کەسیشەیە بەداخەوە ئەو باسی لێ دەکا کە من چاوەڕێ ئەوم نەدەکرد ئەمە نووسنگەی هەیە مۆڵەتیشی ینی وەرگرتووە لە حکوومەت دەڵێ بەخوا ئەمیش غەدرم لێ کراوە خاوەن نووسنگەم غەدرم لێ کراوە لەوەی هەلی کارم دۆزیوەتەوە بۆ کۆمەڵی گەنج و کوڕ حەقی من نادەن بەس سەرەتا با لە نووسنگەکان دەست پێ بکەین ئەو نووسنگانەی کە فێڵ لە خەڵک دەکەن فریوی خەڵک دەدەن زۆریان کەمە 190 ئەمن ڕاست بێتڵێ بەخۆشمڕە هەموو کەسێک کە شتێکی دەکە منطقەم بیکە نووسنگەکان بۆ لە ڕێی سۆشیال میدیاوە دەیانەوە خەڵک فریودەن داهاتەکەی زۆرە بۆیە زۆرە پرسیارش دەکەم ڕۆژێ دامنە ئەتوو 20,000 وەردەگری لە هەر فۆرمەچین ئەو کەسە ئیشی وەگری ئیشی وەرنەگری تو 20,000ەکەی خۆت ئەمن هەما ئەو ڕۆدایەتمە بەڕێوەبەراتی 40,000 فۆرمی وەردەگری 40,000 فۆرمی وەردەگری حسابی بکە ڕۆژێ 4 کەس 20 ئیشە چەند دەکاتن کەوایە پارەچی بەبێ ماندوو بوون ئەسراحەت ئەدێ ئەو کێشە دروست نابێ ئەو کەسە برێکا کالیکارت بۆ نەدۆزیمەتەوە پارەشت وەرگرتووە لە دوو جیان ئیش دەکا و کەسا لە دوو جیان لەوانەیە ئەتوبسی هەنەی بینی هەنەی گری کەسەکە 30,000 چنیە با بڕوە زۆر باش ئەی ئەوەی گوتت فێڵم لە من کراوە ئێستا بەداتە پێشانەدەم خەڵک هەیە فێڵباز ئێستا نەفەرم هەیە 1,400,000 وەردەگری 350,000 پێشانە دەدەم ملیۆنێک تەلەفۆن بۆ کردی هەجواب ناداتەوە بێجگە لەوی ئیوا هەیە 2 ساڵە 3 ساڵە نەهاتی 33,000 خۆی نسبەی خۆی کە 33,000ەکەی لە چەندی لێ وەردەگرم ئەمن ئەگەر بە حەقیانەت بدەبی هەفتەی یەکەم ئەمن کەسەکە بۆ گرێبەستی لەگەر ناکەی گرێبەستم هەیە پەنجەمۆری مەیە گرێبەستی مەیە مشتی مەیە بەڵام ناکرێت خەوای ئەوە پێویستان بە یاسایەکە لە وەزارەتی کار هەم مافیەوە بەپارێزرێ هەم مافی هاوڵات ئێستا لێر کۆنم تەمەشام کردی ئەو ماوەی بەس دەخلەستە هەلی کارەکان دەکرێتەوە ئێ دەخلەس ئەو خەڵکەش بکەنەوە
باشە کاک مەریوان ئێوە ینی ئێمە لەگەڵ تیمەکانی بەڕێوەبەرەتی کار چەند شوێنێکمان بەسەر کردەوە لە ماوەی ڕابردوو زۆرن ئەو نووسنگانە و یان ئەو شوێنانێکی ئەو کارەیان کردووە داتان خستیان ئیجرعاتان لەگەڵ کردوێ بێگومان زۆربەی زۆری ئەوانەی کە بە ساختە دانراون و یان وڵەتیان نییە ئیجرعاتیان بەرامبەر دەکرێت و ئێمە لەگەر دەستگا پەیوەنددارەکان لە حکوومەتی هەرێم لەگەر ئەو وەزارەت و ئەو شوێنانی کە تایبەتن بە چاودێریکردنی ئەو بابەتە لە هەماهەنگی داینەوە و زۆربەی زۆریش ئەوانەی کە بەو شێوازە تعامل لەگە خەڵک دەکەن بەڕاستی دامان خستیە و لەمە دووە ئەو ئیجرعاتانە زۆر تونتر دەبی ئێوە بخۆتان دەتوانن ئەو بابەتانی کە پەیوەنددارن بە سەردانی ئەو شوێنانە ئەگەر بچن سەردانیان ئەو لەگەر تیمەکانمان سەردانیان بکەن بەڵێ ئیجرعاتی تند وەرگیرا و لەمە دووە تونتریش دەبی باش ئەگەر ڕێژەیەک دابنین لە کۆتاییدا ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەت ڕێژەی لە 170 کرێکاری خۆمانە دەتوانین بڵێن لە کاتی جێبەجێکردنی لە سەدا چەند لە هەلی کاری دروست کردووە بۆ گەنجانمان بۆ خەڵکی کوردستان هەڵێکی یەکجار هەڵێکی زۆری لەو کار دروست کردیە بەڕاستی لە سونگەی ئەم بڕیارەدا 190 پرۆژەکان پابند بووینە بەجێبەجێ 190 پرۆژەکان پابند بووینە بۆی کە کرێکاری بیانی لە پرۆژەکانیان کەمکەنەوە کرێکاری خۆماڵی خەڵکی خۆماڵی لەو شوێنانە دابمەزرێ 190 زۆر ڕێژەی باشە لە ماوەی ئەو 2 ساڵی کە مۆڵەتیان پێدرا بوو تەبەروەی لە ساڵی 2022 ئەو بڕیارە دەچوو لە 2023 هەتا 24 ماوەیان پێدرا بوو خۆیان بگونجێنن چکە با بڕیارەکە نەبوو ئەوەی کە یەکسەر جێبەجێ بکرێ و ببرێتە هۆی بشێوی لە بازاڕی کار بەڵام دوای ئەوە لە 23ەوە ئێمە لە 24ەوە لەسەر ئەو بڕیارە ئیشمان کردیە 190 پرۆژەکان تەنها ئەو پرۆژانە نەبی کە پسپۆڕی لە هەرێمی کوردستان تاکو ئێستا بەردەست نییە ئەوانە لە ڕێگای لێژنێکی تایبەتەوە لە بەڕێوەبەراتەکانی کار داواکاری پێشکەش دەکەن و لە ڕێگای ئەو لێژنەوە مۆڵەتی زیاتریان پێدەدرێت بە پێی ئەو اختصاسی کە دەگمەنە لە هەرێمی کوردستان